ئەبێ دڵ و لەلای بێ هیوایە ئەڵێ وەڵاهی من نازانم چۆن نوێژ دەکەم پێی بڵێ تۆ قەت لێو تێکە چێت کەوچێ برنج و فاسۆلیا بکەیتە گوێچکە تۆ ئەڵێ نەوەڵا هەرەی بم بۆ دەمە بڵێ جلیکانەیەک ئاو لێ تێکە چێ بیکەیت ناو سیارەکەوە چۆن بابە دوایی کاسکێتە سووتێ و فڵان و خێرە نوێژەکە و لێ تێکە چێت سەهوکردن لە نوێژا هەیە بەڵام هەر کەسێتی نوێژم بۆ ناکرێ یان هیدایەتی وەرنەگرتووە یان هیدایەتی وەرگرتووە درۆ ئەکا چونکە خوای گەورە باسی ئیماندارەکە فەرمێت لەگەڵ نوێژا بەردەوامن موعەزەبەیان لەگەڵ نوێژا هەیە چی شتێ لە لاشەی ئینسانە زۆر پارێزگاری لێکرێ زەڕبەی بەرنەکەوێت چاو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت وجعلت قرة عيني في الصلاة فەرمی بیلبیلەی چاوم نوێژە بیلبیلە خەڵ پارێزگای بیلبیلی ناکە نوێژەکەی بەڵێ ئەی بەیانیان وڵا ئەڕوات بۆ کوێچێ بەخوا خەبەرم نابێت کاکە گەر بۆ دەوام خەبەر نەبوو ئەگەر بەلای دەڕاستە خەبەر نەبوو ئەگەر بۆ عەلوە خەبەر نەبوو کاکە ئەم پیاوە خەبەری نابێت بۆ ئیشێ خەبەری نابێت بەس خێرە بۆ هەموو شتێک خەبەرمان نەبێتەوە بۆ نوێژەکە خەبەر نابێتەوە ینی نیەت زۆر زۆر دەوەرە بینێ نەخۆش نەبی ناساغ نەبی مناڵی وردو نەبێ میوانی درەنگ وەختو نەبێ بۆ خەبەر نابێت چییە ئەو بەیانێ خەبەر نەبوو دوان خەبەر نەبوو سیان خەبەر نەبوو کاکە هەرمەیە بۆ مزگەوت لە ماڵە لە کاتی خۆیان نوێژەکە نەفەری وایە لە ماڵ شار نوێژ ناکات ئەوە نەکبەتی لەوایە سوێن بەخوا 4 فەرزە نوێژ بکەیت نوێژی بەیانیان نەکەیشە جەهەنەمە تووشی عەذابی قەبرە بیت ئەو مەلایکەیە وەکو لە فەرمودەکە فەرمێت بەردێکی پێ ئەیداتە سەری کابرا تەختیەکە بەردەکە غڵ لەبێتەوە هەتا چین تۆ سەری چاکە بێتەوە هەتا قیامەت داوە تا قیامەت هەڵەس ئەی جوبرەی لەمە کێیە فەرمی ئەمە پیاوێکە ئافرەتێکە لە کاتی نوێژە فەرزەکان ئاخرێت هەڵناسیت بۆڵ ناسی مۆبایلەکە و بنێرەوە یان ئینسانێکە گەر لەگەڵ نوێژە باش نەبێت دەبێت لەگەڵ چیا باش بێت نوێژێک هیلاک بوویت نوێژێک درەنگ خەبەرە بووە نوێژێک میوانەکان و درەنگ ڕۆشتن نوێژە فریانەکەوتی هیچ بۆیە هەر کەسێک نوێژەکانی مەزبوط نەبوو جێگای دڵخۆشی نییە کابرا گەر نوێژی مەزبوط نەبێ حتا بەیانی باش شەو نوێژ بکات یەک نوێژێکی بەیانیت بەدەست قەز بچێت هەتا ڕۆژی قیامەت شەو نوێژی بۆکەی پڕ نابێت بەس بڕوات ئەما فەوتا بێ و تەمەنی گەنجێتیان نوێژ و نەکردو و تەکلیف و لەسەر بوو بە مانای کەلیمە بێ باوەڕ بوویتە ئەویان شتێکی ترە بەڵام لەو دەقەوە کە تۆڵی من مسلمانم ئەگەر مسلمانێ بێ نوێژ بکەیت ئەگەر حسابی مسلمان و غیرە مسلمان بۆ خۆتەکەی بێ یەک تایبی کاکە خەلەقەکم فەمینکم کافر و منکم مؤمن یان کافر یان مسلمان تەواو نوێژێکە کات چوار ناکات خەبەری نابێتەوە بۆ تۆپیە نەیفەوتێنێ یعنی خەڵکێ بە دیاری ڕیاڵ و نازانم لیڤەرپوڵ و ئەمانم تۆپێنانە و دانیشتێ نوێژەکەی ناکات سەعات یەک نوێژی ئیشاکات جا هەموو خەمی خەڵک چییە وڵی زۆر حەزەکەی کریستیان ڕۆناڵدۆ مسلمان بێت یاخوا مسلمان بێت بەزەکە خۆ مسلمانیش نەبێ خۆ برا پەیوەندی بەیەمەوە چییە کابرا بۆ خۆشی تەکلیفی لەسەرە و گوێیشی لێ بووە و ئەجزانێ دەوە سعودیە سەر سعودیە بەشکە مسلمان بێ چێ تەوافێکش بکا بخۆی عەمرە بکە بابەتەکە لە چیایە بابەتەکە لەوایە خۆشەویستترین کەس بۆ خۆت بیت تۆ بیخێزانەکە هەڵسێت وەڵای ئافرەتی وایە لێ مامۆستا پیاوەکە نوێژ ناکە هەڵێسیێنم هەڵ ناسێت جنێوەدا تۆ بێ بە مناڵەکانە بڵێ جاتخوا تۆ مناڵێ لە بەردەسایە تۆ پێی نەڵێ نوێژکە وەڵا خۆی بێ نایکە هەر بە خۆی بێ نایکە بە خۆی بێ مەکتەب ناکە دووکین ناکە ئیژ ناکە فڵان ناکە تۆ بێ پێی بڵێیت بەدەقی ئاەت ئافرەت کەم تەرخەمە لەگەڵ نوێژە وأمر أهلك بالصلاة واصطبر عليها فرمان بمال ومنالك بنيوش كدن آرامش بقرا روجي نيو دوان نيو سيان نيو باين خيزانك تكي أديل سنيو جاكوك جوابيني كورا والله يتر بينال أو زاناي كتفسير وآياتك فرمين مخالفة قرآن كدو بلي والله توربي وقلز بيو كابراوتي طاو توربيت دواي 2 دقيقة كورا أفن سنيو جاكوك دواي 5 دقيقة توزي لي توربا توزي أو برشينيك كابرايك أو حديثي بيستبوا أفرده وحديثي بيستبوا كسيك پیاوەکەی هەڵسێنێ بۆ شەو نوێژ هەڵنەسا ڕەحمەتی خوای لێبێت تۆزی ئەو پرژێن دەموچایە من ئەمە مامۆستایەکی خۆمان لە مەحەد بۆی باس کردم وتی وەڵا کاکە بە پیاوەکەی دەسە بۆ شەو نوێژ هەڵنەسا یەک سوورایەکە دەموچای پیاوەکەیە ئادی پیاوەکەی هەڵسا ڕێک تەڵاقیدا هەموو شتێ ئوسلوبی خۆی هەیە هینی خۆی